هجان داكو السرفي بابتيان باخفن تشينر محمد يكجي بيشتبرين ياريا ديوزماج سليماني ميفاني منا سلاف باريز تشينر بدميتا باشبه نافي ليستكاوة ديوزما تشيا قالوا بحثا تشدكا سلااو لە تۆش زۆ سپاسیەوەکەم سپاس بۆ میوانداریتان پێشەوەی باسی یاریەکە بکەم ئەمێ باسی ئەو ستافە بکەم کە یاری لەسەر ئەم یاریە زۆر ئیشیان کردووە بە ناوی کۆلفلیم ستاف کە ستافێکن لە چەند گەنجێک پێگاتون چوار گەنجی زۆ سەرێکی یاریان ئیشیان لەسەر ئەم یاریە کردووە یاریەکە وەکو ئەتوانین بڵێن یاریەکی ترسناکە ئەو چوار کەسێک کە ئیشان لەسەر یاریەکە کردووە یەکێکیان ناوی کاردینە کە پرۆگرامەری یاریەکەیە یەکیشیان ناوی کاکە ڕامانە 3D ئارتست یاریەکە وە سینەماتیک شۆتەکانی نێو یاریەکەی دروست کردووە کاکە محەممەد عوسمانمان هەیە کە ئۆدیۆ ئینجینیر یاخود دروستکەری سەوتەکانی نێو یاریەکەیە خۆشم ناڕێتیڤ دیزاینەر و بێژگەلەوە نووسەری چیرۆک یاریەکەم و لە بەشی 3D ئیشم کردووە دێوەزمە چیە یاخود یاریەکەمان چییە ئەمە یاریکی ترسناکی پەزڵە یاریکی چیرۆکیە و ئەم یاریە یاریکی سایکۆلۆژیشە پێش ئەوەی کە باسی بکەم و زۆر بچینە نێو دیتێڵ یاریەکەەوە ئەمێ بڵێم یاریەکە ئەبێ چەند مەرحەلەیەک لە بەردەمە ئەو مەرحەلانە ببڕیت و پەزڵەکان حل بکەیت کە پێڵەن مەتەڵی کاتێک تۆ ئەم مەتەڵانە حلەکەی و بەرەبەرە چیرۆکەکە تێ ئەگەیت و بەرەبەرە بەرەو پێشە ڕۆیت و یاریەکە ئەتوانین تاقی بکەیتەوە یاریەکی ترسناکە و سایکۆلۆژیشە پەیوەندی بە دەرونی ئێستەی مرۆڤەوە هەیە بەڵێ زۆر باشە چێکردنا یاریان بەڕێز چێنەر بە پرۆگرامین تایبەت تێنکردن وەکی ئەم دەزانن و چ پرۆگرامێک و بە چ تەکنیکێکی و ئەڤ یاری چێکریە گەلۆ بەڵێ ئەم یاریەکە دروست کراوە بە یاریەکە بە ئینجین یاخود بە مەکینە دروستەکرێ هەر چەندین مەکینەشمان هەیە یەکێک لە دوو سەرەکەیترین مەشینەکان نیونەتیە لەگەڵ ئەنریال ئێمە خۆمان نیونەتیمان بەکارهێناوە پرۆگرامەری یاریەکە یونیتی بەکارهێناوە لەگەڵ زمانی سی شارپ کە ئەم دوو بەشەمان بەکارهێناوە بەڵام خەڵکی تر هەیە بە ئەنریال یاری دروستەکە بەڵام بۆ ئێمە یونیتیمان هەڵبژارد ئەمەش پوینتێکی ترە چونکە ئێمە یەک دیڤلۆپەر یاخود یەک کۆدەر ئیش لەسەر یاریەکەکە ئێمە هەوڵمان ناوە یاریەکی زۆر پرۆفیشنال بێ ئەگە بچیتە سا ئەنریال پێویستە بە ستۆدیۆ پێویستە بەوەیە چەند کەسێک ئیشی لەسەر بکە ڕاستەکە ئێمە پرۆگرامەرمانەیە و کۆدەریشمان هەیە بەڵام ئەوەیە ئێمە تاوەکو ئێستا هیچ سپۆنسەرێکمان نییە کە بتوانین یعنی ستۆدیۆکی خۆمان هەبێت و بتوانین چەند کەسێک لەسەر یاریکی زۆر بەهێز یاخود جیهانێکی کراوە ئیش بکات وەگوتم لەسەر یونیتی زمانی سی شارپ زۆر باشە وەکتە بەحث کرد یاریەوە بە بیرۆکەیەکە ترسناکە سایکۆلۆژی هاتیە چێکردن چیرۆکاوێت چاوە دەست پێ دکە لەسەر چییە بە تەمامی ببوورە سەوتت بڕی ئەڵێم بۆکو باست کرد یاریەکە ترسناکی سایکۆلۆژیە چیرۆکەکە باسی چیلەکە و لەکوێ دەست پێ دەکات یعنی بیدایەتی چیرۆکەکە لەکوێ دەست پێ دەکات یاریەکەمان ببوورە یاریەکەمان یاریەکی ترسناکی سایکۆلۆژی و مەتەڵیە یاریەکە لەکوێ دەست پێکات گەنجێکمان هەیە ئەم گەنجە لە نێو کۆمپانیاکە کە خودی خۆیەتی گیرە خوات و گۆڵی ئەم گەنجە تاکە گۆڵی ئەوەیە کە لەم شوێنە ڕزگاری بێت و لە کاتی ئەوەی کە بەرەو گۆڵەکەی ڕات و ئێوە ڕزگاری بێت چەندین چیرۆکی زۆر تاریکتر و شتی سەیرتری بەسەرهێت کە لەگەڵ تەنانە ڕۆحی خۆی و مێشکی خۆی و لەگەڵ ئەو کاتە دەرونی کە تایەتی شەڕکات بۆ ئەوی کە لێرە نەجاتی بێ و زۆر شتی تریشی بۆ ڕوونەبێتەوە دیالۆگی کوردی لە ناو یاریەکە هەیە؟ بەڵێ دیالۆگی کوردی لە نێو یاریەکە هەیە زۆربەیش زۆری شتەکانی نێو یاریەکە کوردین لە میوزیکەوە لە چیرۆکەوە لە پرۆگرامەری نێو یاریەکە زۆربەی زۆری شتەکان تەنانە ئەتوان بڵێم هەموو شتەکانی نێو یاریەکە کوردیە باشە یاریاوە ئێستا لە چ قوناغێکدایە و کەی بەڵاو دەبێتەوە ئایا نرخەکەشی چەند دەبیت بۆ گێمەران ئەوە زۆر باشە یاریەکەی ئێمە ئەو کاتی کە دامان ناوە 23 ساڵی 2023 بێ بڵاوکردنەوەکەی ئەگەر دوان نەبخرێ چونکە ئێمە وەک گوتمان یەک کەسمانێک کە کاری پرۆگرامینگی بۆ کات ئەگەر ئەو کاتە دوان نەخرێت ئەو کاتەمان داناوە و ئیشاڵڵا دواش ناخرێت و هیچ ئاستانگێکمان نایەتە بەردەم هەوڵین ئەو کاتە بڵاوی بکەینەوە یاریەکە لانچەری خۆمان ئەبێت
لانچارەکە چۆن بڵێن هەموو کۆمپانیایەکی زۆ گەورەی گەیم دیڤلۆپینگ لانچەرێکی خۆی هەیە کە ئەتوانی یاریەکەی لێوەدا بوەزێنی ئەمە بۆ سەر PC باسەکەم بۆ سەر کۆنسۆڵەکان هەوڵەدەین لەسەر کۆنسۆڵەکان بڵاوی بکەینەوە و هەوڵەدەین لە موبایلی iOS و ئەندرویدا بڵاوی بکەینەوە بۆ نرخەکەشی هەوڵەدەین نرخەکەی لە موبایلدا لە $2 بۆ $5 بێ و لە کۆمپیوتەر و PC و کۆنسۆڵەکان لە $9 زیاتر نەبێ لە $5 تاوکو $9. باشە زۆر سپاس بۆ چێنەر محەممەد یەکش پێش دەبرێن یاریە دێوزمە ژستۆدویا کوردستان 24 لە سلێمانی دگەلمە بوو سپاس ڕووی تەبلی بووناتە.